سرگت شامنی سرگت شامنی هەر لایە ملوو تۆشەی ڕامەنی سەراو چون شێراو مەسکەن چون سەرگەت پینەیە ماو چاو جەننەت هەی جەننەت ئەگەر باز لە ئێسە بکەین کە تقریباً مانگی شەشە دەیە یەکەمی مانگی شەشە ئێسە زیاتر هەرچەنە خەریکە بەرەو سەرەتای هاوین ئەچین ئێستا زیاتر تەمەن باخ پاک کراوەتەوە زیاتر ئاودان و هەندێ پاکردنەوە و هەندێک خزمەت گوزاری تری ناوباخ ئێستا زیاتر جوتیارەکان یا باغدارەکان پێوەی مەشغوڵن. ئەو زیاتر ئەو میوانش کە ئێستا خەریکە بڵین وەرزی ئەو میوانەیە، هەڵبەتە لە منتیقەی ئێمە خەریکە قەیسی بەرەو کۆتایی هەروە هەرچەند ئەمساڵ بەڕاستی قەیسی و هەڵوژە و ئەمانە وەکو ساڵانی تر نەبوو. ئەوەی کە من تێبینیم کرد بێ هەڵوژە قەیسی حتا ئاڵوباڵو کە هەیە لە منتیقا بەڕاستی زۆر کەم بوون ئەمانە. عادەتەن لە منتیقەی هەورامانە کە تو دەزەکا بە پێگەیشتن لە بڵێن سەرەتای مانگی شەشەوە بەری یەکەم و بەری دووەمیشی حتا زۆر شیرین نین، زۆر هەوڵ نادەن بۆ کۆکردنەوەیان مەسەرەن بۆ ئەو شتانەی کە بۆ خواردن بێ، بۆ وشکردن بێ، بۆ دۆشاوگرتن بێ، چونکە زۆر شیرین نین، زیاتر کە بەکاری هێنن کۆی ئەکەنەوە بۆ عەلەفی بەکارهێنن بۆ ئەو شتانە. بەڵام ئەتر بەرەکانی کۆتایی ئەو گۆڕانکاریە کە لە ناو تووەکە دروست ئەبێ، ئەو پێکاتانەیە کە تایەتی کە ئەگۆڕێ بۆ شیرەمەنی بۆ کاربۆهیدرات و بۆ سوکەراتوانە ئەکەوێتە بڵێن بەرەکانی ئەخیریەوە. هاوارەکان نشینگەی دووەمی هەورامیەکان بووە. لە وەرزە گەرم و تاقەت پڕووکێنەکانی هاویندا ڕوویان تێکردووە و لە وەرزی سارد و سەرما و سۆڵەی زستاندا گیان هێشتووە. دایەنا زیبە خانمێکی دنیادیدەی ئاواییە. بە پرسیارێک خۆمان خزاندنە و ڕاز و نیازی یادەوەری سەردەمانی گەنجی، ئەویش بەویستی خۆی باس و خواستی هەوارەکانی سەرگەتی بۆ هەڵبژاردین. والله ئێمە وەهارێ لوێنمێ وەهارێ لوێنمێ و پایزی ئێنمێ تێلی هەوارەکەمان مرۆ دۆڕ بێ و هانە و تێ بێ و هانەنەوە بێ و هانە تتمان بێ و ئینێ بێنی لوێنمی ئیتر هەکە لوێن بێ چا تقریبەن یاری مانگێ چوار مانگێ چا بێنمی
چاویێنمێتەرە دوو ماوستەنەرە و دانەدەوە ماگرتینە و کەریما کردینە و دوێنمی دماگاکە ئامێنمی چەوەهاری تا نەلێنمی ڕوێ چوار جار لوێنمی هانەنەوە و ئامێنمی حیوان ما دۆشتن ئامێنمێ کە ئامێنمێ اینجا دوای ئانەی لوێنمی پێی هەواری لوێنمی پێی هەواریە هەوارەوەتر تقریبان یاری مانگی چوار مانگی مەنینمی ئیتر چالای فین کشکردن حیوان وەستەنەرە ئیمەی جامێنمی وە ئێمە کوچی وەستین ئیرە ئامێنمی وە ئیتر ئیسا ئاوەختە ئاهینە بیان ئیسا ئانە نیاری سانێن یاری هەوار و چێو نەمەنەن هیچ نییە یار پی پشت که تو پتر میوایه دا سرای پیوش که مره یارا بر شاکری و گیانر ساکری و شاوسره دا سیل کور درا و گیانم دریار مجیره اتفاق بەرێنمی چەنی وێمە ئیتر پیاکەی ئێنی کەپرەمان پێی بەسینی کەپرە بەسینی چ چالوێنمی هانەما دوور بێ ڕوێ یاری چوار جار لوێنمێ بە کونە ئاوی ئارێنمی و ئێنمێ هەوارەکەی ئاوەکەی ماجە هەوارەکەی دوورە بێ ئیتر ئێنمێ پیاکەی ئێنی کەپرەمان پێی بەسینی ویاگیمان پێی وەشەکەرینی و ئیتر ئاوی ئێنێ و ئێمە وێما چامەنینمی ئێنێ چای پێی هەرمان کردەی پێی خەلە درونای پێی هەرمان کردەی دەفرودانی ئێمە چامەنینمێ دیار و حیوانی سەرگەت کەوتۆتە سەرخەتی دابەشکاری زلهێزانی ڕۆژگارەوە ڕۆژهەڵات و باشووری کوردستان پێکەوە گرێ دەدات هەر بۆیە بە سەرخەت لە ناو تۆمارە مێژوویەکاندا ناوی هاتووە سەرگەت یەکێکە لە گوندە دێرینەکانی ناوچەی هەورامان ژمارەی دانیشتوانی ئێستا تقریبان 180 کەسە 42 خانەوادەی تیاژی خۆی 50 ماڵی تایە بەڵام 42یان بازستان و بەهاوینە لێرە ئەشکەوتی گاوران قەڵای سەرگەت و جەوراوە مێژووی 2500 ساڵ بەر لە ئێستا ڕوندەکەنەوە هەڵکەوتەی شوێنەکەی وای کردووە لانکەی ژیان و دروستبوونی شارستانیەت بێت جێگەیەکی شیاو بێت بۆ ژیانکردن ئەو بەڵگەنامانەی کە لە دۆزرانەوە هەمووی ئاماژە بەوەکەن کە مێژووی سەرگەت دەگەڕێتەوە بۆ پێش ئیسلام ئەگەڕێتەوە بۆ سەردەمی هەخامەنشینی و تا لە سەردەمی پێش ساسانیان سەردەمی هەخامەنشینی و ساسانیا ئاوادانی تیا بووە و بەپێی ئەو بەڵگەنامانەی کە لە ناوچەکەدا هەن وەکو ئەشکەوت و ئەو نووسراوی سەر بەردەکان و ئەو ئاسەوارانەی کە لە ناوچەکەدا هەن هەموو مێژوەکەی گەڕێتەوە بۆ پێش ئیسلام مێژووی دوای هاتنی ئیسلام تقریبان مێژوویەکی تا ڕادەیەک ڕوونترە بەهۆی ئەوە کە ئەو بنەماڵانەی کە لە سەرگەتا ژیاون تا ئێسش ئێمە کە بنەماڵێن کە باو باپیرانمان 900 ساڵ بۆ نزیکەی 1000 ساڵە لەم دیا ئەژین یەکێ لەوانە باوەناوزی سەرگەتی بووە دوایەوە بابەغەی بڵا بووە دوای ئەوە عوسمانی سەرگەتی بووە ئەمانە کۆمەڵێک هەر لە مێژووە کۆمەڵێک پیاوی ناوداری بووە کە جڵەوی دینیان لەدەستا بووە حجرە و شوێنی خوێنەواریان هەبووە کە فەقەیتیا بووە خزمەتیان لە بواری تەسەوف و دینداریە خزمەتیان کردووە مێژوەکەی تا ئێستا شەر بەردەوامە و ئەو بنەماڵێ لەم دیا مەوجودن پاسە خاسەتر ئیستا چەلی قەیی فەس فەرقە
قەیم خاز بێ ئیسە گردش بیان مادەی بە هیچ مادەی بەر بە خەفەتەوە گر بە مەینەتەوە گر بە ئەزیەتەوە وەختو وێژ ئینی ئەچێ پاشانی گر کەس باخش بەرەڵا بێ پێسەی نەبێ باخ بەرەڵا بێنێ گر کەس لەبێ سەر باخور گر کەسی ئەژین و وێشە فەرقش نەکەری چەنێ کەسی نەباچێ هۆل وەداچا واچان چش کەری واچی بەربەر واتە دەیوەرە لوش و گیانت بۆ ئەمان ئیسێ پارچینەکەی کەرید ما پارچینەکەی سەر مەسەر شەرمادینەکەی کابرا ما بۆ دلێش هەر چش کەری کابرا تو چی پاسەکەری وەختو وێژ نە بەرەڵا بێ ئیسە تۆ بیانت ساعی بژ ئیسە گریت بێن ساعی و باخ و وێش و کابرا ما ڕەحمش نەمەنن و بەرەکەت نەمەنن و جەڵا ڕزق بێ ئیسە ڕزقەکە نەمەن چی ڕەحم نەمەن و دوانێ بەرەکەتیش نەمەن ئاویش نەمەنێ وەڵانیش نەمەن گردش وەر و ئینەی کەیسە پاشین کەری خەتە ئانە لەکرد پارچینەکەی کەرمی دەبوو گر کەسی بەسمێ دەموئی بەسمێ دەمەوەی بەسمێ مان ڕەحمەتەکەش نەمەنن وانانەکەش نەمەنن بەرەکەتەکەش نەمەنن ئیسە گر کە خەریک و مەینەتی چاو مەزان و شێشکردن ساوی ور مزۆ وێرەگە ماڵ شێشکردن گر بێن ماری خەفەتی ئەز ناو سەنان جای بەرزەماوە ئاسیاوم نیاوە جێی تاش و کاوە هەر کەس نەهاڕۆ بەڵانیاوە فەردامەوێنی ڕوشان سیاوە ئەم کەڵۆی باوە ناوزە کە چلەخانەی پێڵێن یا خەڵوەتگە ئاوەدانکردنەوەی ئەم چلەخانەیە کە بە شێوەیەکی جوان بەردەمەکەمان ئاوەدان کردوێتەوە لە ناوی شۆ ئەمە توانن دوای ئیشارەتی پێبن لە ناو هەر لەسەر سیمای خۆی هەشتومانێتەوە بۆی سیماکەی تێک نەچێ بەس لە دەرە شۆ لەسەر شێوەیەکی تازە ئاوەدانمان کردوێتەوە ئەو شتانەی کە بەکارمانێناوە زیاتر بەردە ئەم بەردەش لە کانە بەردێکی تایبەتە هاتووە لەوانەیە ئەم کانە بەردە بۆ شوێنی تریش بڕوات بەس کە ئێستا ئەم کانە بەردە لە هەورامانەیە لە گوڵپایە ئێمە بەم زیاتر بەس بەردمان بەکارهێناوە لێرە لەسەر بەس دەستڕەنگینی ئەو وەسایانەی تاشین و دروستکردنی ئەو بەردانە وەکو چۆن بلۆکێک دروستەکەەوە تا ئەیبینن لە میوانداریەکەمانە لە ژووری حرسمانە لە ژووری هەموو شوێنانێک کە دروستمان کردوێتەوە هەمووی بەردی هەورامانە و بەردی هەورامانیش تەجربەی زۆری لەسرە ئەم دیزایانی هەورامان ئێستا شوێنمان هەیە بە وشکە کەڵک کراوە چەندین ساڵەوەکو خۆی ماوەتەوە لەوانەیە ئێمە پێشتر بە دیمەک و ئەو بە دارمان تاشیوەیەکو دیمەک ئەو نەعشتانە لە داری تو یا لە داری گوێز دروست کراوە ئێستا لەوانەیە ئەومان بەکارنێنا بە شتی تر دروستمان کردوێتەوە سعی زیاترمان تیا کردووە هەم وەکو سیمای جوانی هەورامان دروست بێتەوە دووەم وەکو ساردی و گەرمی ئێمە عەزلمان کردووە لە ناوە تازەگەریەکی ترمان تیا کردوێتەوە و ئەلحەمدولیلا وابزانم چوونەتەوە سەر عەسڵەکەی ئەم دەڤەرەی خۆمانە باواناوس جگەلای ساداتی سەرگەت لە ناو ڕێوڕەچەی یارسانەکاندا پێگەیەکی مەزنی هەیە و بە یەکێک لە ڕێبەرە ئاینیەکاندا دەنرێت لە ناو تێکستەکانیدا دەورەیەک هەیە بە ناوی دەورەی باوەناوس بابەناوس کە سەید ئیبراهیمی ناوە لەگەڵ بابە غیبڵا کە سەید عەبدوڵڵایە ئەمانە لە شەجەرەکەی ئێمایە ئەم شەجەرەکە ئێستا بەدەست بۆیە بە گوێرەی ئەم شەجەرەیە ئەو کەسایەتیانە لە ناو ئەم شەجەرەی ئێمەیە هەن کە بە خواپەرستی و کە بە دینداریەوە خەریک بوون و کەسانیشیان ڕاکێشاوە بۆ ئاینی ئیسلام و بۆ ئاین پەروەری وتمان کە بابەناوس یەکێک لەوانەیە کە بە بابا وشەی بابا دەستپێکەیان بابە غیبڵا ئەمانە ئەم وشەی بابایە ئەو سەردەمانە بابا بەکارات وشەی ڕێزە بۆ ئەو کەسانە مەسەن پێش ئەوان وشەی پیر بەکار هاتووە پیریش بەکار هاتوو بۆ ئەو کەسانێک کە وشەی ڕێزیانەوە بەڵام بە گوێرەی سەردەمەکان وشەی پیری وشەی بابا وشەی میر ئەمانە بەکار هێنراوە لەگەڵ سەردەمەکانە باوەناوس پیاوێکی متەسەوف بووە بە خەڵکی وتووە سرم پێ بسپێرن وەکو چۆن حەلاج وتی ئەنە الحەق باوەناوزی وتی سەر پێسپاردن ینی من حەقم خوای لە ناو خۆیان دۆزیوەتەوە لە ڕوا عیرفانیەکەیەوە جا لەو ڕۆوە باوەناوس
هیچ تۆهمەتێکی لەسەر نییە پیاوێکی عیرفانی بووە چ عیرفانیت لە دینی زەردەشتاوەری و چ لە ئیسلامە خواپەرسێکی حەقیقی و ڕاستەقینە بووە. یەکێکی تر لەو شوێنەی کە ئێستا دیارە لە بەرچاومانە ئەمە پێی دەوترێت چلەخانە. ئەم چلەخانەیە کاتی خۆی ئەم پیاوچاکانە لێرەیە ماونێتەوە بۆ ماوەی 40 شەو و ڕۆژ بە عیبادەت و بە تەقواوە خەریک بوون و بە گوێرەی ئەو سەکە باسیەکەن ئەو کاتە ئەڵێ چەند خۆرمایان بردووە و لەوێ چلەیان کێشا و یادی خوا و زیکری خۆیان کردووە. بابە ناوسی سێ چلەخانەی هەبووە، یعنی سێ چلەخانەی تایبەتی خۆی هەیە، هەر یەکە و لە شوێنێک، ئەوەی زستانەی جیایە، ئەوەی پاییزی جیایە، ئەوەی هاوینی جیایە، هەر یەکە و بە گوێرەی فەسڵەکان لەو شوێنە چلەی کێشاوە. ئەوە سید ئیبراهیمەکمان هەیە نووسراوە إن السيد الزاهد ذو الرياضيات والخلوات والكرامات أجل الطرقات السيد إبراهيم بن السيد عيسى بن السيد يوسف ابن السيد عبد الله أم سيد عبد الله يشمان هي أم سيد عبد الله هي بلام إتر سيد إبراهيم كيتر يشمان هي أم تالي راها الذين السيد المقصود بن سيد إبراهيم ابن سيد سعد ابن السيد داود ابن سيد محمود ابن سيد إتر بوشيات بداخل شجرك كون بوي نكاني بيو النماو. طبعا تاو کاتەی من بیرم بێ سەرگەت خۆی لە زۆوە داگیراوە من خانوەکانیان نازان بەڵام بە ئاساوارەکانیان دیارە تەنها بەر وشەکەڵک بووە دیوارەکانیان وە پردەکانیشیان ئەوەنەی من بینی بێتم تەنها دار بوون و سەریان گرتۆ لە بەسەری ئەپەڕینەوە بەڵام ئێستا بەپێ ئەوەی کە هەموو شتێک پێشکەوتوی پێوە بینراوە ئەو پردەکانە هەمووی کۆنکرێتەوە و ئەکسەرەتی شوێنەکانمان قیرتاو کراوە و ئاوایە بەڵام وەساکان هەمویان بە وشەکەڵەکیشیان کردووە ساڵانی زوو مێژوو شایەتە ئەوە دیواری کۆنە لە زۆر شوێنمان دیواری کۆنمان نەرماوە تا ئێستا هەر بەردەوامە و بەستە ناو شەکەڵەکیشە و ڕوخانیشیان پێوە دیار نییە ئەم هەموو شەڕ و شۆڕ و بەسەر هەورا کوردستانە هاتووە و هەورامانیشی گرتوێتەوە ئەویش بێبەش نەبووە لە هەورامان بەڵام ڕووخاوێکی وایان پێوە دیار نییە کە بڵێ وەڵا ئەمە زۆر بە ئاسانی ڕووخاون. ڕاستە هەورامان هەروەک خۆی ماوەتەوە کەلتوری جیاوازی تێکەڵاو نەبووە کەلتوری بیانی تێکەڵاو نەبووە ئەتر بە هەر وەسیلێ بێ ئایا حکوومەتەکەی نایەڵێ یام ئایا خۆیان حەزیان بە کەلتورەکە نییە بەڵام ئێمە وەکو کوردستانی عێراق و هەورامان کەلتوری هەموو کەلتورەکان تێکەڵاومان بووە ئەتر بۆیە ئاوا شێوێنراوە و ڕووی تازەگەری پێوە دیارە ئەگینا خۆی لادێ بەشتە کۆنەکانەوە لادێ گوندنشینان بە سادەییانەوە گوندنشینن ئێستا وا نەماوە بەڕاستی جاران کە هاتمان سەرگەتە زۆر پێم خۆش بوو یەک دەنەک سیاجە نابینی وشکە دیوارێکە نابین کە کرابێ بۆ باخەکان بەڵام ئەمڕۆ بموسێک عرض نییە کە تۆ بڕێتیا ئیسراحەت بکەیت هەمووی بڵێ ماڵی خەڵکیە ماڵی ئەم گوندنشینانن بەڵام هەمویان قۆڕەخ کراون تایبەت کراون بە خۆیان. ئەم گوندە سەرچاوەی ئابووری هەمە چەشنی هەیە و بە یەکێک لە گوندە سەرسەوز و دڵگیرەکانی هەورامان دادەنرێت.